بابەتێکمان هەیە هاژە هێستا هەمومان لەگەڵی خەریکە تێکەڵ دەبین بە تەواوی بابەتی وێنەگرتن بابەتی فۆتۆ بە تایبەت لەو کاتێک کە ئامێرە زیرەکەکان زیاتر بووە و پەرەی سندیە هەر کەسێکمان لای خۆمان و تەنانەت منداڵەکانیشمان هەمویان بوونە وێنەگرت چۆن دادەنیشی چایەک دەخۆی وێنەیەکت دەگیرێ لەگەڵ هاوڕێکت قسە دەکەی وێنەیەکت دەگیرێ ینی هەر چۆنی تۆ هەڵسو کەوت دەکەی ڕۆژانە لە مامەڵەکردنی لەگەڵ دەوروبەرت ئەنی ئەگەری وێنەگرتنت هەیە لە ڕێگەی مۆبایلەکانەوە جاران بەم شێوازە نەبوو ینی گرتنی وێنەیەک بەقەت بینینی سەرۆشێکی گەورەی جیهان قورس و تا وێنەیەکت بەدەست دەکەوت جا هونەری فۆتۆگرافەری و برەو پێدانی تەوەری ئەمڕۆی ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 زانین چێن ئەوانەی کە پێیان دەڵێن هونەرمەندی فۆتۆگرافەر و گرنجیدان و لە نێوان پیشەی بوون و بژێوی ژیان و هەم ئەوانە لەکوێ جێگەی بۆتەوە و فۆتۆ ینی تۆمارکردنی فۆتۆ یاخۆ چرکاندنی فۆتۆیەکی ژەوەش هوەری خۆیەوێت جاستا با لەگەڵ میوانەکەمان باسی بکەین ئەمە میوانداری بەڕێز ئاسۆکەریمان کردەوە سەرۆکی ڕەخراوی کوردستان فۆتۆ کە میوانی ئێمەیە جا ئەمڕۆ گفتوگۆکەمان لەگەڵ و گەرمەکەین بە تایبەت لەسەر فۆتۆ چونکە من زۆر حەزم بە فۆتۆگرتنەکە کاگاسە بەخێربێت بەخێر هاتی بەیانیت باش جارێ بۆچی کامێرەکە و پێ نییە تۆ لە هەر شوێنە بی کامێرەکە و پێوە نیە مەرز نییە بەڵام دایمەن ناوسیارەکەم پێمە کەواتە پێتە باشە بەخێر هاتی بەیانیت باش پێمان خۆشە بەهۆیەوەی کە 9 ساڵە ڕێکخراوێکتان سەر پێخستۆ 9 ساڵە ئەزمونێکی دوور و درێژتان لەگە فۆتۆ هەیە و ڕێکخراوەکەتان گەورە بۆ باسێکی ڕێکخراوەکەمان بۆ بکەیتەوە لە سەرەتا و ئەزمموی کارکردنتان تا گەشتونەتە ئەم تەمەنەی ئێستا بەڵێ کوردستان فۆتۆ بڵێن نۆی دوو نوێم ساڵی دامەزراندنی بوو کە یادمان کردەوە چەند ڕۆژێک پێشێستا ئێمە لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی کوردستان فۆتۆ چەند هاوڕەیەک بووین بەیەکەوە هەموو ئامانجمان ئەوە بوو کە هونەری فۆتۆگرافی لە کوردستاندا ببینە ئاستێکی تەواو جیهانی یان بخینە ئاستێکی تەواو جیاوازتر کە هەم فۆتۆگرافەران تێر بکە یاخود ئارەزومەندان تێر بکە بە هونەرەکە ئەوە بوو ئەو کار دەستمان پێکرد بە چەند کەسێک دوای ماوەیە کە توانیمان لە زاخۆ تاخانەقین زۆرترین کە زۆرترین ئارەزومان لە دەوری خۆماندا کۆکەینەوە ئەوەی کردوشمانە تا ئێستا هەمووی خۆبەخشی بووە پێش کوردستان فۆتۆش ئێمە هەر ئەم مەزموعە هەر بێکەوە بین بۆ پێشخستنی هونەرەکە سپاس بۆخوا ئەوەی کە دەیبینین ناڵێم هەمووی بەڵام بەشێکی گەورەی کوردستان فۆتۆیە کە ئەم هەموو فۆتۆگرافەرە دروست بووە و پێگەیشتووە ئەو هەموو ڤیددیۆگرافەرە پێگەیشتووە هۆکاری ینی بەشێکی زۆری ئەو پێشکەوتنە دەگەڕێتەوە بۆ کوردستان فۆتۆ بۆ هەموو وەرکشۆپ و خول و سیمینارێک کە کردیتمانەوە لە بۆ باشە کاگاسۆ ئێستا دەتوانم من بەخۆم بڵێن فۆتۆگرافەر یان بینەران بەخۆیان بڵێن فۆتۆگرافەر کە بە مۆبایلەکانیان وێنە دەگرن چ شتێک فۆتۆگرافەرێکی پیشەیی لەگەڵ کەسێکی نۆرمال کە وێنە دەگرێت جیا دەکاتەوە هۆی فۆتۆگرافەر یان فۆتۆگرافی دەکرێت وەکو زانستێک تەماشای بکەین لەبەرچی وەکو هەموو زانستەکانی کە ڕۆژانە ئەبدەیتی نوێ دەیان بابەتی نوێ دێتە ناو هونەرەکە کەواتە جیا لەوەش کۆمەڵێک پرەنسیپ و یاسا و ڕێسای خۆی هەیە کە هەر کەسێک بێوێ دەتوانێت ببیتە فۆتۆگرافەرێکی زۆر باش ئێمە لەو فکرەیە دەرچوینە ئێستا کە بڵێن هەر لە منداڵیەوە من بینینیم جوان بۆ حەزم لە کامڕێ بووە ئەوە هۆکارێکە بەڵام هۆکاری سەرشیەوەیە کە تۆ لەگەڵ ئەو تەقەنیە نوێی کە ئێستا لە ڕۆژگاردا هەیە ینی بەردەوام بی لەگەڵی بتوانین لەگەڵ یاشنابی تا بتە فۆتۆگرافەرێکی باش بابەتی کامێرا و مۆبایل مۆبایل ئێستا جیهانێکی خۆیتی بەڕاستی ئەو تایبەتمەندیانی لە مۆبایلە زیرەکانەدا هەیە دەتوانین بڵێم نافەسەی زۆر کامێرەکان دەکەن بەڵام وەکو کواڵیتی لە کۆتاییدا کواڵیتەکەی ئەوە نییە کە کامێرەیەک پێ دەدا ئەویش دەگەڕێتەوە سەرچەند وردەکاریشکە کە لە ناو کامێرەیان لە ناو مۆبایلەکەدا هەیە باشە کاگاسۆ ئەکرێت بە هەموو کەسێ بوترێ فۆتۆگرافەر یاخود ڕێکارەکانی بوون بە فۆتۆگرافەرێک چییە و چەند جۆریشی هەیە چەند زۆر فۆتۆگرافەر کە نا چەند شێوازێکی فۆتۆگرافیمان هەیە بڵێن چەند ستایل و مۆدلێکمان هەیە ئەویش بە تەشخیص دیاری ناکرێت بڵێن ئێمە 50 ستایلمان هەیە 100 ستایلمان هەیە بەڵام دیارترینیان لێرە پۆرتڕیتە سروشتە بابەتی جۆرناڵە یان هەم ویدینگە ئەوانەی کە هەیە وەکو مۆدێل و ستایلەوانە
و بە هەموو کەسێک طبعا ناگوترێ فۆتۆگرافەر کۆمەڵێک ڕێسا و یاسای خۆی هەیە کە فۆتۆگرافەران دەبی بۆ خاڵاندا بڕن بۆی بە ئەکادمیەت بگەنە مەرحلەیەکی ئەکادمی تا بتوانن بە باشترین شێوە وێنەکان بگرن. ئێمە زۆر جار کۆمەڵێک وێنە دەبینین لە خۆمانەوە لەسەری ڕادەوەستین تەنانەت چاویشمانە دەبین هەر دەگەڕێیتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەو فۆتۆگرافەرە بە شێوەیەکی ئەکادمی توانیەتی هەموو ئەو پێکاتانەی کە ڕسمەکە پێویستەتی لە ناو ئەو فرێمە جێیکاتەوە. جا ئەوە دیاری ناکرێت بڵێن فڵان فۆتۆگرافەر یەت فۆتۆگرافەرنی هەمومان دەتوانین فۆتۆگرافەرنی بۆی کە بەو مەراحلانەدا باشە. لە کوردستان فۆتۆگرافەری دەتوانین ئێستا بڵێن پیشەیە، ینی کەسانێکانە لە ڕێگەی فۆتۆگرافی بژێوی ژیانیان دابین دەکەن یان تەنیا هەر لە چوارچەوەی حەزوو خولیا ماوەتەوە. ئێستا بەتایبەت ئەو 2-3 ساڵی ئاخیر بابەتی ئەدڤەرتایزینگ فۆتۆگرافەرانی بردە مەرحەلەیەکی تر کە ئێستا هەموو شەریکەیەک و کۆمپانیایەک و هەموو دام و دەستگایەک پێویستی بەو مارکێتینگە هەیە لە ڕێی فۆتۆ یاخود ڤیدیۆ بتوانیتن کاڵەکانیان بەرهەمەکانی داتە بەر ئەو کەسانی کە پێویستیانە. جا لێرە یەکەم هۆکار ئەوەیە کە فۆتۆگرافەر ئەو 2-3 ساڵەمان ئەو 2-3 ساڵی ئاخیر بابەتی ئەدڤەرتایزینگ بۆ هۆکارێک کە فۆتۆگرافی بە پیشە ببیتن زیاتر بە پیشە ببێت. ئەوەی پێش ئێستا هەبوو ئێستاش کە هەر بەردەوامە بابەتی ویدینگە کە هەمومان پێویستمان هەر لە بۆ بڵێن عید زەواجێکە زەواجە یاخود مارەکردنەکە شتێکە لەوە بە فۆتۆگرافەر دەبەستین. بەڵام دیسانەوە وەکو هونەر لێرە نەچۆتە قالبی پیشەیی، ینی وەکو هونەر بۆ نمونە لە هەر وڵاتە کە دەبینین فۆتۆگرافەری سروش داهاتێکی زۆر باشی هەیە. لێرە ئاخیشتە کابرا کە هیچ شتێکی نەما فۆتۆگرافەر دەچی ڕسمی سروش دەگری وەکو حەزێکی خۆی، ئەنی هیچ سەرچاوەی ناتە سەرچاوێکی داهات لەبێت. بەڵام بەگشتی بابەتەکانی بازرگانی چکەمە چەند زۆرە گوێنەی بازرگانیمانە، یەک لەوانە ویدینگ، دوم ئەدڤەرتایزینگ کە ئەوانە حتمما پیشەیە. باشە. هونەری فۆتۆگرافی هەڵبەت لە چاوی فۆتۆگرافەرێکەوە جیاوازترە. ئەو زاویانەی کە ئێوەی بینن لەگەڵ کەسێکی ئاسایی کە من فۆتۆیەکە گرم جیاوازێکی چییە؟ چۆن ئەتوانرێ جیاوازەکەی دیاری بکرێ بۆی کە تۆ وێنەیەکت گرتووە لەگەڵ وێنەیە کە من گرتومە؟ ئەوی فۆتۆگرافەر سیفەتێکی هەیە بەوە جیا دەکرێتەوە لە خەڵکی یاسایی، ئەوی سیفەتی جوانبینیە. جوانبینیش بەو یاسا و ڕێسایانە هەیە کە لە فۆتۆگرافی بەنمونە لە یاساکانی کۆمپۆزیشن تو 13 یاسات هەیە چۆن ئەو پێکاتانە ئەو ئەلیمنتانە ڕێک دەخێت لە ناو فرێمەکە. جگە لەوەی کە تو فۆتۆگرافەرنی و بۆ نمونە من فۆتۆگرافەرم بە یەکەوە ڕسمێک دەگرین فەرقی هەیە، هەموو فۆتۆگرافەرانیش کۆکەوە بە یەکەوە ڕسمی تۆ بگرن هەر یەکە و شتێک پێشان دەدا کەواتە دیسانەوە لە بینین جیاوازی هەیە. هۆکاری باش پیشاندان یان هۆکاری دەستخستنی ڕسمێکی باش دەگەڕێتەوە سەر ئەو وەکو ئەوش باسم کرد پێش ئێستا ئەو چۆن ئەو ئەلیمنتانە ڕێک دەخێت لە ناو یەک فرێمی وێنەدا. باشە. هەندێک جار کاریگەری فۆتۆگرافەران بەڕوونی دیارە، ینی بۆ نمونە سەرکردەکان زۆربەیان فۆتۆگرافەری تایبەت بە خۆیان هەیە، یان بەشێک لەو هونەرمەندانی کە زۆر بەناوبانگن فۆتۆگرافەری تایبەت بە خۆیان هەیە. تا چەند ئەمانە دەتوانن مارکتینگی زیاتر بۆ سەرکردەکان بۆ کارەکانیان بۆ هونەرمەندان بۆ هەموو ئەو کەسانێک کە پەبلیک و بەناوبانگن بکەن. فۆتۆگرافی دەبان شتێکە دەتوانێت لە یەک ڕسم جیهان بگۆڕی، لە یەک ڕسم گەورەترین کێشە حەل بکەی، بە یەک ڕسم گەورەترین ینی ئاژاوە دروستکەی. بە تەئەکید ئەوەی سەرکردەکان عادەتەن فۆتۆگرافەری سەرکردەکان پێویستە هەموو پرەنسیپ و کەسایەتی سەرکردە و ینی هەموو ئەو شتانەی کە لە وڵات دەگوزارێ ڕۆژانە لە خەڵک زیاتر ینی خۆیان ئەپدەیتکەنەوە لە سەران بۆی کە بتوانن لە یەک فرێم لە یەک ڕسمدا چۆن بتوانن ئەو دوو بابەتەیە تێکەڵ بکەن. بە تەئەکید گەورەترین گۆڕانکاری دروست دەکەن ئەو فۆتۆگرافەرانە. بەڵام ئەوەی کە گرنگە تا ئێستا شتێکی وامان بە بڵێن بە کاریگەری وان نەدیتووە بەڕاستی، هیوادارین کەشتی وە ڕوو بدا لە فۆتۆگرافەرەکانمان. بەڵام گرنگە ئەو فۆتۆگرافەرانە هەموو کەسایەتی ئەو سەرکردەیە ئەو کەسایەتیە ئەو پەبلیک فیگەرە ئەو هەر کامێک لەوانە کە فۆتۆگرافەری تایبەت هەیە پێویستە هەموو ژیان ئەو بزانی وە پەیوەندی ئەو لەگەڵ خەڵک ئێستا ئەو چییە لە ناو خەڵک چۆنە لە ناو خەڵک چۆن بتوانی لە وێنەیەکدا هەموو ئەو پەیوەندیانە کۆکاتەوە. باشە. فۆتۆستریت چییە کە ئێستا زۆرێک لە
ئەوانەی کە حەز و خولیان بۆ وێنەگرتن هەیە فۆتۆگرافەران ئەم جۆرە یاخود ئەم شێوازە لە فۆتۆگرتن پەیڕەوەکەن. کتابێکم نووسیوە هەر لەسەر شێوازی نوێ لە وێنەگرتنی سەرشەقام فۆتۆستریت هەموو ئەو ڕسمانە ئەو حەدەسانە دەگرتەوە کە لەسەر شەقامەکان و لە ناو بازاڕەکاندا ڕوودەدا. ئەوانە شتێکی حەیویە خەڵکی خۆمان چاومان زیاتر حەز دەکە ئەو دیمەنانە ببینی زیاتر وەکو بابەتێکە کە نەتڕاژیدی بەڵام شتێکی واقعیە حەیویە حەز دەکەی ئەو بابەتانە ببینی وەکو بینەر بەڵام وەکو فۆتۆگرافی هەموو ئەو بابەتانە دەگرتەوە کە لەسەر شەقامەکانیان ناو بازاڕەکانیان ئەو شتە ئاوفیانەیە کە لەسەر هەموو زادە گشتەکاندا ڕوودەدات. ئەوانەی فۆتۆگرافەری پیشەیشن هەم دەتوانین ناویان لێ بنین هونەرمەند هەم دەتوانین ناویان لێ بنین ڕۆژنامە نووس چونکە لە هەردوو بوارەکە زۆر بەباشی شوێن پەنجەی ئەمان بەڕاستی بە دیار دەکەوێت. کاگە ئاسۆ ئێستا لەگەڵ زیاتر بڵاوبوونەوەی ئامێرە زیرەکەکان ینی خەڵکێکی زۆر خولیای زیاتری بۆ وێنەگرتن دروست وە وەکو خۆت دەڵێ ینی کابرا دەڕوا بۆ گەشتکردن بۆ پشوەک بدا لەگەڵ خانەوادەکەی سروشتەکە دەبینێ چەند وێنەیەکی جوان دەگرێ هەموو ئەمانە بوونی ئەم ئامێرە زیرەکانە بربەستی لە بۆ فۆتۆگرافەران دروست کردووە یاخود بۆتە ڕێخۆشکرد کە ئارەزومەندانی ئەم بوارە زیاتر بێت. هەردوو حاڵەت هەیە کە هەم ڕێی خۆش کردیە بۆ ئەوەی کە بە تایبەتی بۆ هەندێک حاڵەتی ڕۆژنامەنووسی هەندێک عادەتی جۆرناڵ پێویستە بابەتەکە زۆر بە خێرایی بکات. زۆر ڕۆژنامەنووسمان دیتی خۆی ڤیدیۆگرافەرە و فۆتۆگرافەریشە ئێستا هەیە لە هەموو کەناڵەکان هەیە ینی لە حاڵە حەدەسێک وا ڕوودە دەتوانین بە مۆبایل کۆنتترۆڵی ئەو قەزیە بکە و دواتر وەکو ڕیپۆرتاژیشی لەسەر بکرێت. لە هەمان کاتدا کێشەی وەکو پیشەیی لە هەندێک حاڵەت دروست کردیە پێشتر خۆمان ئەگەر پێویستمان بە ڕسمێک بووە لانی کەم سەردانی مختبەرەکان ستۆدیۆکان فۆتۆگرافەرێکمان دەینا ڕسمەکەمان چاپ دەکرد. ئێستا هەموو ئەلبومەکانمان بوویتە ئەو مۆبایلێکە لە بەردەستمانە ئەو کۆمپیوتەرێکە هەمانە جیالەوە زۆر چێژ لەوە نابین ڕسمێکی کاغەزمانەوێت مەگەر شتێک ئەگەر بە دیوار هەڵیواسین بەردان و بەرچاومان وەکو ئەوە هەم کێشەی دروست کردی هەم هاوکاریشە بۆ فۆتۆگرافەران. ئەمە خۆش نییە کاگاسۆ بەلای منوانی تۆجاری وایە بەسیترین شتە هەر هەمووی وەفەوتێ ینی ئەوەی لە مۆبایلەکەت هەیە ئەوەی لە هاردەکە بە یەک کلیک بە کلیکێکی بچووکیش بێت یادگاری هەتەواو هیچی نامێنێت. باشە کاگاسۆ بۆچی من کێشەیەکمێ لەگەڵ فۆتۆگرافەرەکانی خۆمان بەتایبەتوانێت تەلەڤیزیۆن کاک عەباسنا لێرە نینە کاک عەباس خۆی لێرێ بەس لەگەڵ ئەو کێشەم نییە ئەوانی دیکە باشە ئەوانەی کە لێرە نینە کێشە هەیە لەگەڵ ئەوانەی کە لێرە نین بۆ یاگایان لێ نەبێ. زۆر جار کە فۆتۆیەکە گرن موشکیلەیەک هەیە بە هەمان قیاس و شێوەی کاتی سەر شاشە ئاگیرێ ئەمە بۆ فۆتۆیەک ڕاستە چونکە من وا حەزەکەم کاک عەباس خۆی زانێ ئەمە هێدڕۆمی زۆرتر بێت ئیتر کچان زیاتر بەم شێوازە حەزیان دەیەتی. عادەتەن ئەگەر بمانەوە قسە بکەین لەسەر ڕسم پێویستە لەسەر بۆ نمونە ڕسمی ساز قسە بکەین کەسمان حەزمان بە ڕسمی خۆمان یە کاتەکە دەبینینەوە مەگەر هەندێک حاڵەت کە ئەویش شتێکی لا موبایلیە یان کەمترەوە ئەو دەکەوێتە سەر حەزی خۆت نەک تاقی فۆتۆگرافەرەکە دڵنیام کە زۆر باشە. ینی ئەمە بۆ ئەوەش ڕێک دروستە قسەکەی مامۆستاسۆ بۆ دەنگیش هەندێک جا وێنەی خۆت دەبینی پێت ناشتینە خەڵکی دیکە پێی جوانە گوێ لە دەنجی خۆت دەبێتەوە ڕاپۆرتەکە خوێندێتەوە پێت دەنگێکی باش نییە بەڵام بۆ بینەران دەنگەکە دەنگێکی باش هیچ ئەو ئەزانەی کە هەمانە لە بینین لە بیستن هیچ کاتێک پێرفێکت نییە بە دڵی خۆمان بەڵام لەوانەیە زۆرترین خەڵک پێیان جوان بێ بۆشە هەر ئێوە شەکەمە لەوانەیە ڕانەهات بێتین بۆی کە بەردەوام ڕوبەڕوو خۆمان ببینین یاخود کەمترین کات لەسەر لا خۆمان بینیوە لە ئاوێنەیە زۆر کەم بینیوان وێ لە فۆتۆیەکای بینیت زۆر ڕانەهاتووی بەم شێوازە بەڵام ئەوەی مەبەستەکەی من بوو واتە جیاوازی هەیە لە فۆتۆگرافەرێک کە لە دەرەوە کار بکات بە شێوازی یاخود پۆترێت بیگرێ یان فۆتۆگرافەرێک کە لەسەر کامێرایەکی ڤیدیۆ بێت جیاوازی هەیە جیاوازی زۆرە دەشکرێ بەو بینینەی ئەو کەسە بۆ تۆ چونکە هەموو ڕسمێک پامێکی تێدایە هەم ڕسمێک دەبێت شتێک بڵێتن بۆسی ئەو ڕسمەیە دەگرم لانی کەم بیوتی فۆتۆگرافیە بەنسبەتەوە ئیتر ڤیدیۆگرافەرەکە لەوانەیە ئەو بەو شێوەیە ئەو جوانیە یاخود ئەو بابەتێک کە دەوێت پیشانی بدا لە ڕسمگرتنەکەی تۆ جا بەو شێوەیە هێدڕۆمی زیاترە لێدڕۆمی هەیە هەرچێک کە تو باسی دەکەیت. کاگاسۆ زۆر جار فۆتۆگرافەرانی جیهانی
دەبین مەسەن لە ڕۆژنامەکان یان ئێستا لە سۆشیال میدیا فۆتۆی زۆر ناوازە ینی دەبیندرێ ئەگەر بەراوردێک بکەین تۆ وەکو کەسێکی پسپۆر فۆتۆگرافەرانی کوردستان سیر بکەین بەراورد بکەین بە فۆتۆگرافەرانی جیهانی یان وڵاتانی دەوروبەر ئێمە لە چ ئاستێکدا نەچ قۆناغێکداین ئایا توانیمانە لەگەڵ ئەو شەپۆڵی بەرەو پێشچوونەوە ئەو ڕەوتە ڕێ بکەین یان ئێمە لە پاشین یان لە پێشین چۆن ئێمە تاکید دێمەش کۆمەڵک فۆتۆگرافەرمان هەیە لەسەر مستەوای جیهانیش دەکەن یان لە بۆ ئاژانسە هەرە گەورەکانی جیهانیش دەکەن ئێمە ئەگەر تەماشای هەندێک حاڵەت بکەین ئێستا دنیای ڕسم دنیای فۆتۆگرافی چیتە مەرحەلەیەکی دیکە کە لەگەڵ ئای تێکەڵ بووە زۆر کەمتر دەتوانیت و واقعی بابەتەکان بناسیەوە یاخود واقعی بابەتەکان ڕاستەقینەن بۆ شێوەیە نییە بەڵکو لەگەڵ ئای تێکەڵ بووە ئەوە هۆکارێکە ئەوەی تر ئێمە فۆتۆگرافەری زۆر بەتوانەمان هەیە دەتوانم بڵێم زیاتر لە مستەوای ئەوانش کە ئێستا ئیش لە بۆ ئەو ئاژانسانە دەکەن کە ڕسمەکانیان ڕۆژانە باشترین ڕسمی جیهان دەردەچن یاخود ئاژانسەکان باشترین ئاژانسی جیهانە هەندێکیان ئەمن ینی دەیان ناسمە نزیکەوە کەسی بەتوانە و شارەزان بەڕاستی ڕاستە باشە باسی ئایت کرد زیرەکی دەست کرد ئەو ژیریەی کەتیایەتی زۆر کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان ئێستا لە ماوەی ڕابردوو بینیمان ئەو هێرشە موشەکەی کە لەلایەن ئێرانەوە کرا سەر هەولێر و ماڵێکی سیڤیلی کردە ئامانج دواتر چەندین لێکەوتی هەبوو بینیمان فۆتۆکان دەستکاری کرابوو یو بازرگانەی هەولێر ئەمە بەکوێگات ئەتوانرێت لە ناو فۆتۆیە سانسۆرێک هەبێت جێی کات یاخود ڕێگەیەک هەبێ بۆ جیاکردنەوەی یان زیرەکی دەستکرد ئەوەندە بە زیرەکی دەست دروست کراوە کە ناتوانرێت خۆی ئیدێتەر دەتوانی ئەوە جیاکاتەوە وەکو ئەو کەسێک کە مختصە اختصاصی بە لە ئیدێتە دەتوانی لە هەم حاڵەتەکانی پێش لای ئای بگری بەڵام بۆ خەڵکی تر تو ئەوە دوو کەس سێ کەس دە کەس خەڵکیتەرە بەڵام خەڵکی ئەوام چۆن تیان دەگەینی چۆن پێیان دەڵێ چۆن دەیانگەیەنیە کە ناشکرێ ئەو شتە بۆ هەموو خەڵکی ڕوون بکرێتەوە دەکرێت ئەو بستە پرۆژە یاسایەک بۆ پەرلەمان کە هەندێک یاسایتری فۆتۆگرافی هەیە بتوانرێت لەگەڵ ئەوانە ئیدێتەرێک لەوێن دەروی بتوانی ئەو بابەتانە شی کاتەوە و تەحلیلی کات مامۆستاسۆ خۆت لەگەڵ ئەو وێنانەی کە بە کامێرە دەژی ڕاستە خۆ بەبێ دەستکاریکردن یان لەگەڵەوەی تۆزێک فلتەر و تەرتیباتەوە ئەگەر من لەگەڵ بۆم یاننا بەڵام هەر خۆی واقعان لە فۆتۆگرافی ئیدێت قوبوڵە چکە ئێمە لە سەردەمێک دەژین سەردەمی ڕۆوی پێ دەڵێن لە کامێرەکانمان فایلێک هەیە کە ڕسمی پێدەژیری پێ دەڵێن ڕاو فایل لە کامێرانی پێشتر فیلمێک بوو یاخود JPG بوو کە ڕاستەوخۆ نەدەتوانی ئەوەندە معالەجەی بکەی ئەوەندە ئیدێتی بکەی لەسەری بەڵام ڕاو فایل ینی یەکەم هەنگاوی ئیدێتی ئەوەیە دەبی ئەو ڕاوە تو بیکێ JPG ئینجا پۆستی دەکەی تەبعی دەکەی شتێکی ڕاستە ئەگەر نابە شازەڕەوەکە زۆر تاریک و هەر دانابەزی لەسەرەوە وەکو فایلەشی زیپێکدا دەستە ناو سۆشیال میدیاوانە ئەو یەکەم هەنگاوێت و بێ ئەو ڕاوە بکەیە JPG ئەو خۆی مەرحەلە یەکەمی ئیدێتە دواتر ڕۆ فایل عادەتەن هەرچی ڕووناچی و هەرچی دیتێڵە لی دەکاتەوە بۆ ئێت و دووبارە وەکو خۆی واقعی دای بڕێژیەوە ئەوە مەرحەلەی یەکەمی ئیدێت لەوەوە دەستی پێکرد کە ئەو کاتی ڕۆ فایل کە هاتە ناو فۆتۆگرافی وەکو مەرحەلەی پرۆفشناڵی ئیدێ دەڵێم ئەگەر نا پێشتر لە فیلمەکانیش هەبوو ڕیتەچ هەبوو فیلمەکان لە ژووری تاریک بە قەڵەم دومچاویان ساڵ دەکرد لەسەر فیلمەکان ئیتر کۆمەڵێک شێوازمان هەیە ئارتمان هەیە ئارت فۆتۆگرافیمان هەیە لە ناو ئارت لە ناو فۆتۆگرافی دەڵێ شتێکی هەیە قسێکی هەیە دەڵێ دەتوانی پەنجەرەکەی ئەو ژوورەیە سەقفەکەی ژوورەکەی تر دەرگای ژوورەکەی ئەولا ئاسمانی ئەوێ هەمووی لە یەک فۆتۆکۆپی ئەو شتێکی جیاواز پیشان بێ ئەوە لەگەڵ هیچ قسە ناکرێن هەردەبی لێ بکرێ بابەتی تریش بیوتی فۆتۆگرافیە خۆمان وەکو پیا و کەسمان بەبێ ڕیتەشی دومونچاو ئەسڵان ڕسمەکەمان نایێتەوە ئەیتر ئافرەتان بکە ینی ئەو بابەتەش هەر ڕێی دەبی بکرێ ینی ئەو ئیدەتانە وەکو فۆتۆگرافی ڕێی پێدایە ئەگەرم بڵێم دەبی یان نابی فۆتۆگرافیەمان ڕێی پێدایە بەڵام بابەتێکمان هەیە جۆرناڵ حدث و واقعەکە تو هەر گۆڕانکارە شتێدا بکەی قسەکە دەگۆڕی چیرۆکە دەگۆڕی
ئەوان دەستکاری ناوێت بالضبط دەبی ئەوە وەکو خۆی پیشاندا دەکرێت کۆمەڵێک پیشەیانە تعدیلات مامەڵە لە ڕووناچی ئەوە بکرێت چونکە فۆتۆگرافەرەکە زۆر بە خێرایی بە چەند ئەوە ڕاگەیشتە نەیتوانێت کۆنتترۆلی تەهای ڕووناچی بکە یان کۆنتترۆلی هەندێک شت بکە دەتوانانی ئەوانە چاکاتەوە بۆی ڕستمەکە باشتر پەیامەکەی باشتر بکات هەر شتێک لە پێناو ینی گەیاندنی پەیامێکی باشتر بێتن لە فۆتۆگرافیدا بەڵکو زۆر باشیدا باشە بەس بە دوایین پرسیارە لێ بکەم چ کاتێک باشە بۆ چرکاندنی وێنەیەک کام وێنە دنیایەک زۆر وێنەمان بۆ نمونە وێنەی ئێمە خۆمان ینی ئافرەت هەرکە چم ڕاستمەگرم چ کاتێ باشە هەموو کاتێک باشە بەڵام وەکو ئەوەی خۆت بڵێن وەکو پۆرترێت یا وەکو مۆدل بۆ خۆت عادەتەن لایت کاتەکانت هەم بۆ ینی دێنێتەوە تو لە بەیانی زوو بیگری لە ئێوارەی درەنگ بیگری یاخود لە نیوەڕۆ بیگری عادەتەن ئەو کاتانە باشە کە کەمترین ئاراستەی بڵێن ئاراستەی خۆر بە شێوەیەک ستوری دەکەوێتە سەرکەسەکان بۆی کە کۆنتراست لە هیچ لایەک دروست نەکە بەڵام وەکوتر ئێستا لایت هەموو شتێکی حەل کردە ئیدێت حەل کردی ینی لێرەوە بگرێت ئەی دەتوانی بتباتە هەر شوێنێکە بە خۆ دەتێت زۆر زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس لەگەڵ مامەیەم بەیانی ئێمە خۆشحاڵ بووین سپاس لەسەر بابەتی فۆتۆگرافی ئەوانە هەندێک شتی زانیاری زیاترمان وەرگرت